کاک بێژەر بەڵێ ئەم شوێنە خۆشە کوێیە؟ ئەم هەموو گەنجەت هێناوە کچ و کوڕ هەموو دێرە کۆ کردوێتەوە. ئێرە دۆڵی سەکرانە سەر بە قەزای چۆمانە و خۆشترین گوندە تا ئێستا دیتە بووم لە کوردستان. ئێمەش هاتین سەردانمان کرد بە خۆشحاڵیەوە هەفتێکی زۆر سەردانی ئێفان دەکات. چەند ساڵە تۆ کارەکەی تۆکو و سەرپەرشتیاری گروپی گەشتیاری؟ 2 ساڵ دەبیکرد. 2 ساڵە بەردەوام گەشتان هەیە؟ 2 ساڵێک بەخۆی سەرپەرشتی گروپەکەمە کرد. ئێستا کە ئەلحەمدولیلا سەرپەرشتی گروپ خۆمەکەم. هەموو چەندە جارە دیتە ناو سروشت؟ ئەمن هەفتەی جارێک دێن. هەفتەی جارێک لە هەموو وەرزێکە هەر ئەم گروپانە بەردەوامە خەڵک دێ لە گەرمان لە سەرما لە هەموو وەرزێک. ئێستا کە مەسەلەن پلانی زستانانمان هایکینگە، پلانی هاوینانمان ڕافتینگە. جانە بەپێی بەپێی وەرزەکان پلانەکان دەگۆڕین. زیاتر چ تەمەنێک لەگەڵتان دێتەوە گەشتانە؟ وەڵای تەمەنەکان هەموو تەمەنێک لەگەڵمان دێت، چکە پلانەکە مەسەلەن گەشتی ئاسانمان هەیە لە بۆ خەڵکی، ینی ئێستا کە کۆ گەشتەیە هاتینە پاکە تاکو شوێنی دانیشتنە هاتووە، ینی بە تەمەن لەگەڵمانە. پلانی دیکەمان هایکینگە، ئەویش بە تەمەن لەگەڵمان دێ، بەس کەلوپەلی پێداویستی تایبەتی خۆی هەیە ئەو گەشتانە. بە تەمەنەکانیش دێن؟ بە تەمەنەکانیش دێن. گەشتمان کردە بۆ بناری هەڵگوردی، تقریباً 2 ساعت هایکینگمان کرد، نەفەرمان لەگەڵ بوو 56 ساڵ وەکو منیش لە ڕێگا دەڕۆی. ماشەڵڵا. خەڵک ئێستا لە چاوجاران زۆر دێنە ئەو شوێنە گەشتیاریانە، زۆر دێنە نێو سروشت. بەس بەداخەوە خەڵکی خۆمان قەدری ئەو ژینگەی نازانن. ینی ئەمن هەموو هەینیەک نەکەم زۆر دێن، بەس قەدری نازانن، بە پاچی ڕای ناگرن، قەدری ئەو ژینگەی نازانن. ینی کە هەفتەك سەردانی دەکاتن تاوە، ینی وا دەزانی هەفتەی دابێت سەردانی ناکاتن، خەڵکیش کە نات سەردانی کات. چۆن بوو بیرۆکەی ئەوەت بۆ هات لە بڕگەیەک لە گەشتەکانتە ئەو کەسانی کە ئەیان هێنی بۆ گەشتەکانت ژینگە پاککەنەوە و هەڵمەتێکی پاکردنەوە؟ ئەو هەڵمەت پاکردنەوەیکی دیکمە چاڵنج هەموو هەینیەک هەر گەشتیارێک 5 زبل و خاستاکۆ کاتەوە دەبێتە خانی خەڵاتیان دەدەیان لە گروپەکەی خۆن. جانە یعنی ئەو هەم تەرجیحکردنەکە هەم خەڵکیش دەبینیتن پێی جوان دەبیتن ڕاستی. باشە کاک بێژەر، ئێوە شوێنێکتان هەیە کە سەرپەرشتی ئێوە بکاتیان هەر کەسێک لە خۆی ئەوتوانێت گروپێکی گەشتیاری دروست بکات؟ بۆ نمونە خەڵک چۆن نەتوانێت متمانە بکات بە گروپێکی گەشتیاری لەگەڵ یا بڕوا لەسەر چ بنەمایە کە توانێت ئەو متمانەیە دروست بکات و سیستەمەکانتان چۆن چۆنین؟ ئێستا ئێمە گروپی ئێمە سەر بە فیدراسیۆنی شاخەوانی کوردستانین، ینی باوەڕ پێکراوە لە جیهاندا لە UIA. گەشتەکانمان هەمووی ستانداردە، مەسەن لەمان دانرایە، ڕێنماییمان لێ دانرایە، ساڵانە چەند خولی تایبەتمان لێ دەکرێتەوە. جانە خولی کوێستانمان هەیە، ڕێبەری کوێستانە، خولی شاخەوانی سەرەتاییە. ئەو هەفتەی خولی بەفری کراوە، ئێستا جەماعەت لە بناری هەڵگوردن خولەکە دەکەن. فێرکاریە بۆ ئێوە هەم عەمەلی هەم نەزەڕی. چۆن ئاگاداری خۆتان بن و خۆتان پارێزن؟ مەسەلەن 2 ڕۆژ پێشوەختە نەزەڕی پێمان دەڵێن، کتابمان هەیە هەموو سعیەکەن سعیدەکەن ئیمتحانتانەکەن ئیمتحانمان دەکەن و بەپێی ئاستەکانیش کە لە عەمەلیەکەی دەکەیت، ینی کردارەکەی دەکەیت. ئەوەشتان پێڵێن دواتر شادە و بڕوانامە دەدەنێ، ینی ئەتوانی مەسەلەن ئێستا کە ئەمن شەهادەی ڕێبەری کوێستانم هەبیتن، ینی بەکەیف خۆم دەتوانم مەسەلەن ڕێبەری گروپەکانی تریش بکەم پێویستیان بیتن. ئەمە ئاسانکاریتان بۆ کا بۆی بتوانن بچنە هەر شوێنێک کە بتانەوێ؟ زیاتر لە چ سنوورێک؟ لە سنووری خۆمان هەولێری. هەولێرە؟ هەولێر. چکە ئێستا ئەمە منطقەی هەولێرێ مەسەلەن باڵەکایەتیمان زۆر خۆشە تا مەسەلەن چۆمان و عادی ئۆمەران و بەهەشتە. ینی باوەڕ ناکەم یانی لەو دەڤەرێ ئەولایە هیچ شوێنێکی ئەها خۆشتر هەبیتن. ڕاستە. باشە ئێوە سیستەمەکانتان چۆن چۆنیە؟ واتە لەگەڵ سیستەمی ئەوروپا فەرقی هەیە؟ ئێستا ئێستامەکە سیستەمەکانمان پێگوترایە کە دەچنێ گەشتە شلەکەین لەگەر گەشتیاری دەبین، ینی لۆماندانرایە، ینی هەر لە بۆ خۆشمان ئیسفادە هەیە، لە بۆ ژنگەکەی خۆمان ئیسفادە هەیە، لە بۆ خەڵکی خۆشمان ئیسفادە هەیە.
ئاگرکردنەوە بەخۆی ئاگرکردنەوە هەر قەدەغێ لە سروش مەسەرەن پیکنیکمان هەیە غازمان هەیە لە سروش کە بەکاری دێنی بەس لە کاتی نان ئامادەکردن ئێستا ئێمە ئاگرمان کردوێتەوە ئێستا ئاگرمان کردەوە لەسەر ئەو سیستەمەی کە مەسەرەن پێویستمان بووە غازمان پێ نەبووە پیکنیکمان پێ نەبووە تەمشا واتە بە یاسا و ڕێسای خۆی دەتوانی ئاگر بە ئێستاکە سەیریکە یعنی ئێستاکە هیچ زیانێکمان بە ژینگەی وانە گەیاندووە مەسەرەن جیای سەوزمان لە تەنیشتەکەی نییە داری سەوزمان نەسووتان تا دۆرەکەمان کردیتە بەر بۆی بڵاو نەبێتەوە ئێمەی کورد مێژوویەکی زۆر دوور و درێژمان لەگەڵ چیاکان هەیە بۆ هەمیشە عشقێکی تایبەتمان بۆی هەیە بۆیە بەردەوام مەگەڕینەوە بۆی ینی هەرچەنە لە ناو زەحمەتی و لە ناو ژینگەی شار و ئەوانەیە بین بەڵام لە کۆتایی هەرەگەڕینەوە بۆ چیە ئەگەر ڕۆژێکیش بێ لە هەفتەیەەکە ئەمە چۆن نییە ئێستاکە تۆ زیاتر لە ناو ئەم ژینگەی قوڵ بوویتەوە بۆی باشترە زانی هەموو هەینێک سەردانی سروشت دەکەم و سەردانی شاق دەکەم ئەگەر ئێستاکە لە مانگە چی 4,000 هەدەوی سەردانی بکەم کورد ڕۆحیەتەی بەرزیە لەگەڵ شاخی بەڕاستی ئێستا باو باپیانمان هەموو لەو شاخە ئەنی خەباتیان هەبووە ڕاستی ئێستا ئێمە دەین سەردانی دەکەین خۆشگوزەرانین لێ دێن پیاسە چی دەکەین سەردانی دەکەین چاچ دەخۆین نانەش دەخۆین ئەو گروپاتانە سەردانی دەکات بەڕاستی دەبی بە ماڵی هەر یەکەمی خۆیان بزان بەڕاستی ئەوەیە دەرن ماڵی دووەم بە هەدەوی بە ماڵی یەکەمت بزانین ئێرە ماڵی یەکەمی ئێمە ماڵی یەکەمی ئێمێ بەڕاستی مەسەلەن باپیانمان خەباتەی زۆریان کرێت لەو شاخانە ڕاستە ئەم کە دێمە ئەو شاخانە بەڕاستی ینی هەر درم پڕ دەبیتن هەستەکەی باوەشت بۆ کاتەوە یاڵا با بچین دارزەیتونی ڕوودا و بچێنین باشە پرسیارن ها ئەوە کو دارزەیتون هەر بژات ها کو دارزەیتون هەر بژات بینی داری زەیتون دارێکە بەرگەی هەموو کەش و هەوایەکە گرێ دارێکی زۆر بەهێزە دارێکی پیرۆزە و بەرگەی زۆر زەحمەتیەگرێ و لە هەموو کەش و هەوایەک تەحمولەکە وەکو ڕوودا وایە لێرە بیچێنین ئێرە باشەوە نییە هەستەکەم ئێرە خۆڵەکەی کەمێک نەرمە ئەتوانین چونکە خاکە ناسمان پێ نیە خۆزگەم بۆ خاکە ناسی کە هەموو بەرنمەیەکە قۆپایەوە بەزێستا ئەوشمان پێنەوە بکێڵە زان بە قۆتی ئەوە دارزەیتونی ڕوودا و لە سەکران جا هیوادارین باڵای بەرز بێ گەورە بێ بەر بدا بتوانن لە داهاتوە لە بەرەکەی بخۆن کاک بێژەر کە ئیشەکەی تر مێشکشتی و تر وەرناگەیانێ بەزەوە دیقەت دەمە سەر ئیشەکەی زیادر تا یەک تەرکیز دەکە
بخابنا من أبينا لوي دادلان كي بهاجنا لوي كوري صابو بخابنا من أبينا لوي تو سترانا دنجي بنورنا لوي تو سترانا دنجي بنورنا لوي بجابو بترابنك برينينا لوي بجابو بترابنك برينينا لوي نارين هي نارين هي نارين هي نارين نارين هي نارين دلالي أبالي أقوليك لنا بغاشنا يا استوشك بلبلنا بلايا وبلايا استوشك بلبلنا بلايا وبلايا كيدي تاوى كتلا بم كيدي تاوى كتلا بم كيدي تاوى لدى السمسو أخوارقيس نايتاوى لدى السمسو بخوارقيس نايتاوى